یگانی دولتی داگیرکاری تورکی فاشیستا بەخێراترتان دەکەین بۆ ئەم ڕێپێوانە دژی داگیرکاری دەوڵەتی تورکیای فاشیست دژی رژیم خودانی حقانی ببره خیانت برخوردان افغانی بشی برخوردان شیرازی بشی برخوردان افغانی بشی برخوردان شیرازی بشی برخوردان شیرازی ببره خیانت رسوی خیانت بشی برخوردان افغانی بشی برخوردان شیرازی بشی برخوردان شیرازی دوباره بررس حالا جاری خوشویست بخیراتتان دەکەین بۆ جەبەجێکردنی هەرکێکی نیشتیمانی و نەتەوەی ئامادەبوون و وفاداریە بەرامبەر بە خوێنی شەیدان و ڕەنج و ماندووبوونی گەلەکەمان بۆ تێکۆشانی ئازادی و ڕزگاری سوپاستان دەکەین. سەرەتای کۆبوونەوەکەمان بە خولەکێک وەستان بۆ گیانی پاکی شەیدان بە بێدەنگی ڕادەوەستین. شهیدان خاوەنی ڕاستەقینەیە وڵاتن شهید نابرن. ئێستاش وتاری کۆمیدەی ئامادەکان لەلایەن هەڤاڵە ریڤانەوە دەخوێنرێتەوە فەرمە بۆ خوێندنەوەی جارەکە. پێشەکەی سڵاو لە ڕوحی پاکی شەهیدان. داگیرکاری تورکیا گەورەترین مەترسین لەسەر باشووری کوردستان و خەڵکی وڵات پارێز. ماوەیەکی دوور و درێژە دەوڵەتی تورکیا لە هەوڵی داگیرکردنی باشووری کوردستاندایە بەڵام هیچ سەردەمێک داگیرکاریەکانی ئەوەندەی ئێستا سڕ نەکردوێتەوە. دیارە لاوازی حکوومەتی هەرێم و تەسلیمبوونی بەشێک لە سەرکردەکانی هەرێمی کوردستان بە دەرفەت بۆ خۆیان دەبینن. ئێمە وەک جەماوەری شارۆچکەی تەکیە زۆر بەتوندی ئەو داگیرکاریانە مەحکوم و شەرمەزار دەکەین و هەروەها داوا دەکەین لە گەلەکەمان لە باشووری کوردستان بەتوندی ڕوبەڕێ و هێرشانە بنەوە. لە هەمان کادا شەیدکردنی 5 ڕۆڵەی
لە هەمان کاتدا شەیدکردنی پێنج گەنجی ڕۆڵەی ئەم گەلە لە شیرازێ لایەن فڕۆکەکانی تورکیا ئەو پەڕیقێزەونیە و حکومەت و سەرۆکایەتی هەرێمی کوردستان بەرپرسیارن لە خوێنی ئەو شەیدانە جێگەی خۆیەتی بڵین هەڵوێستی خەڵکی شیلازێ پیرۆزە و سڵاو دەنێرین بۆ هەستی بەرپرسیارەتی وڵات پارێزانە و دەستگیرکردنی لە هەندێک بەشداربووانی خۆپشاندان لەلایەن پەدەکە هۆکارێکی ڕاستەوخۆی دەوڵەتی تورکیا و ئەبێت هەرچی زووە ئازاد بکرێت و سیاسیەکانی باشووری کوردستان خاوەنی هەڵوێست و نەتەوایەتی نیشتیمانی بن بژی بەرخودان بمرێ ئەردۆخان بمرێ خیانەت شەهید نامرێت نەکەن کەوا ئەمڕۆ وشەی ڕاستی ئەتاسێنن پەپولەی خۆشی و ئاشتی لە ناو گەلدا ئەتارێنن لە کۆشی خۆفرۆشانە بە وێنەی مر ئەگارێنن لە چاوی دایک و ڕۆڵەی گەل بە خوڕ فرمێسک ئەبارێنن لەگەڵ هێزی ڕەشی دوژمن گوڵی هیوا ئەژاکێنن هەمیشە نۆکەری خەڵکن بەڕژێمی چەوت ئەڕوانێنن کەشیشی کۆنی بتخانە بە خوێن مێژوو ئەغارێنن لەگەڵ کوندە پەپووی نەگریس لە وێرانەدا ئەهاسکێنن ئەبێ نرخ و شەرەف بۆ کێ لە لیتەی قوڕ بەئاڵێنن لە بەدبەختی بە وێنەی مەڕ لە بۆ گورگ ئەباڕێنن لە ژێرباری سزا و مەینەت بە ناچاری بناڵێنن بە هێڵی زەردی زۆر گەورە ئەیان نووسی وەک شەیتان لە ناو کاسەی سەری خێرخواز بنۆشن شەربەتی سەیران بەڵام وا یەکتر ئەکرن کچان و کوڕانی کوردان دژ بە دەستە و بەرەی ناحەز گرۆهی بێدڵ و ویژدان بەرەی ڕاستی ئەگەر تند بێ ئەگۆڕێ گەردووشی دەوران